بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵ ئینجارێکی تر لە بەرنامەی ژینگەپارێزی بە دیدارتان شاد دەبینەوە. بەراورد بە 40 ساڵی ڕابردوو تێگڕای بارانبارین لە باشووری کوردستان لە 150 کەمی کردووە. کەمی ڕێژەی بارانبارین چ کاریگەریەک لەسەر ژینگە و زیندەوەران و مرۆڤ دروست دەکات؟ ڕێگە چارەسەرەکان چین و پێویستە چۆن بەرەنگاری وشکە ساڵی ببینەوە؟ تایبەت بەم پرسە راپۆرت دەبینین و پاشان لەگەڵ میوانەکانم گفتوگۆ دەکەین. بینەرمان بن. دیاردەی وشکە ساڵی لەسەر زەوی دیاردەیەکی نوێ نییە، لە مێشودا ڕوویدا و ڕوودەداتەوە. ئەم دیاردەیەش ڕێژەیە و لا وڵاتێکەوە بۆ وڵاتێک دیکە، لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە دەگۆڕێ، لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دیکەش جیاوازی هەیە. مەترسیەکانی وشکە ساڵی ڕاستەوخۆ پەیوەندی بە ژینگەوە هەیە و کاریگەری خراپ لەسەر ژینگە دروست دەکا. ژیانی مرۆڤ و هەمەجۆری زیندەوەران دەخاتە مەترسیەوە، ڕوەک و کشت و کاڵ بەرەو نەمان دەبا، چونکە بوونی هەمویان بەندە بە بوونی ئاو و سەرچاوەکانی ئاوەوە. کەمی ڕێژەی بارانبارین و دابەزینی ئاستی ئاوی بەنداوەکان بە ڕێژەیەکی زۆر بەهۆی تەوابوونی پرۆژەکانی ئاودێری و بەنداوەکانی وڵاتانی ئێران و تورکیا مەترسی لەسەر ژینگە و ژیان دروست دەکا. کاریگەری ئەم مەترسیانەش لەسەر ناوچەی گرمیان دەرکەوتووە، چونکە گرمیان لە ڕووی جوگرافیەوە دەکەوێتە نێوان ناوچەیەکی وشک و نیمچە وشکەوە، بە ناوچەیەکی نام سۆگەر دادەنرێت لە ڕووی دابارینەوە. بەلایانی کەم ساڵانە پێویستی بە 250 میلیم باران هەیە. ناوچەی گرمیان بە درێژایی ساڵ کێشەی کەم ئاوی هەیە، کێشەی هاوسەنگی ئاو، واتە کێشەی ژینگەی و کشتوکاڵی کە کاریگەریان لە سەرکۆی سێکتەرەکانی ژیان هەیە. بەپێی داتا و زانیاریەکانی هەردوو شاری کفری و کەلار لە 20 ساڵی ڕابردوودا و بە پشتبەستن بە هاوکێشەی PNPI بۆ دیاریکردنی وشکە ساڵی لە ماوەی نێوان ساڵی 2000 بۆ 2021 لە شاری کفری 10 ساڵ وشکە ساڵی ڕوویداوە، کە 4 ساڵیان وشکە ساڵی بەهێز بووە و 6 ساڵیان وشکە ساڵی لاواز تا مامناوەند بووە. بەڵام لە هەمان ماوەدا وشکە ساڵی لە قەزای کەلار 5 جار ڕوویداوە کە دوانیان مامناوەند بوو و سیانیان بەهێز بووە. لەو ماوەیەدا کە دیاری کراوە تەنها لە ساڵی 2007 بۆ 2008 حکوومەتی هەرێمی کوردستان وشکە ساڵی ڕاگەیاندووە. لە ئێستادا بەشێکی زۆر لە ئیدارەی گەرمیان بە تایبەتی ناوەڕاست و باشووری تووشی وشکە ساڵی بووە و بەشەکانی تریشی مەترسیان لەسەرە. ئەگەر حکوومەت کاری بەپەلە و پێویست ئەنجام نەدا بەپێی وتەی پسپۆڕانی بواری ئاو، ئاسەواری ئەم وشکە ساڵی و کەم ئاویە دەیان ساڵ دەمێنێ و کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر کۆی سیستەمی ژینگە لە ناوچەکەدا. لە گەرمیانین لە گوندی 12 ئیمام لە نزیک قەزای کفری لە زەویەکی کشتوکاڵین. ئەم زەویە کشتوکاڵێ ساڵانە دانەوێڵەی پێویستی لە یەکرات و ئەم ساڵ بەهۆی بێبارانی و وشکە ساڵیەوە بەشێکی زۆر لەو دانەوێڵەی کە لەم ناوچەیە هەیە لە ناوچوون، یان نەتوانین بڵێن تەواوی زەویە کشتوکاڵەکانی ئەم ناوچەیە دانەوێڵەی لێ هەڵناگیرێتەوە. سەرڕای ئەوەی کە خاوەنی ئەم زەوێ لە ڕێگەی جۆگەی دەستکردەوە ئاوی بۆ ئەم زەوێ ڕاکێشاوە،
بەڵام تەواوی دانەوێڵەکەی وشک بووە وەختە کە زەویەکەی لە زەویەکی کشت و کاڵیەوە بگۆڕدرێت بۆ بە بیابانبوون تایبەت بەم پرسە و پرسەکانی تر لەگەڵ میوانەکەم گفتوگۆەکەین کاک دکتۆر ڕۆژت باش مامۆستاگیان ئەگەر سەرەتا ئەوەم پێ بڵێیت کە هۆکاری دروستبوونی وشکە ساڵی چییە؟ بەڵێ لە ڕاستیدا وشکە ساڵی یەکێکە لە دیاردە سروشتیەکان پێشتر وە ئەبینرا کە دیاردەیەکی سروشتیە بەڵام ئێستاکە دەستی مرۆڤی تایە و ئەگەر پێناسەیەکی کورتی وشکە ساڵی بکەین بەواتای ئەواتیە کە دابەزینی ڕێژەی بارانبارین لە ئاستی ستاندەری خۆی یان لە ئاستی نۆرماڵی خۆی ینی بۆ نمونە ئەگەر ئێمە باسی ناوچەی گەرمیان بکەین ناوچەی گەرمیان ئەکەوێتە لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی وشک و نیوچە وشکەوە واتە ئەم زەویە یان ئەم ناوچەیە پێویستی بە ڕێژەی 250 میلیم بارانبارین هەیە ساڵانە ئەگەر هەر کاتێک هەر ساڵێک ئەو ڕێژەیە لە ئاستی خۆی دابەزی واتە کەمتر لە 250 میلیم داباری ئەو کاتە پێ ئەڵێن وشکە ساڵی هەروەها گۆڕانکاری لە ڕتمی بارانبارینە یان لە دابەشبوونی بارانەکانە بەسەر مانگەکانە ئەمە بە هەمان شێوە کاریگەری لەسەر وشکە ساڵی هەیە وشکە ساڵی پێشتر وەکو ئاماژەم پێکرد بە دیاردەیەکی سروشتی ئەبێنرا بەڵام ئیساکە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە کە مرۆڤ دەستێکی باڵای هەیەتیایە بە تایبەتی لە ڕووی بەرهەمهێنانی گازە گەرمکەرەوەکانەوە زیادبوونی لە بەرگی هەوای ئەمە وای کردووە کە وشکە ساڵی زۆر ڕوو بدات یعنی بۆ نمونە لە ڕووی زانستیەوە ئەگەر هەر دە ساڵێک وشکە ساڵی یەک جار ڕوو بدا زۆر ئاساییە بەڵام ئێستاکە وای لێ هاتووە زیاتر لە جارێک ڕووەدا ئەمە شتێکی ئاسایی نییە ئەمە واتە دیارە دەستێکی باڵای تایە لەلایەن مرۆڤەوە و کاریگەری زۆر خراپی لەسەر سەرچاوە سروشتیەکان دروست کردەوە و لە دواترا بووەتە هۆکاری ئەوەی کە وشکە ساڵی لە زۆربەی ناوچەکانی جیهان لە 10 ساڵە زیاتر لە یەک جاریان دوو جار دووبارە بێتەوە باشە دکتۆر بەپێی ئەو داتانی کە با بڵێن لە بەردەستی ئێوە هەیە ڕێژەی بارانبارین بە بەراورد لەگەڵ ساڵەکانی ڕابردووە لەم ساڵە بە دیاریکراوی چەند بووە؟ بەڵێ ئەگەر باسی هەرێمی کورسان بکەین بەگشتی ئەوە ڕێژەی دابارین لە هەموو ناوچەکانی هەرێمی کورسانە بە ڕێژەی 50% دابەزیوە و ئەگەر ئەمە بەراوردێکە لەگەڵ ستاندەری ناوچەکان یان ڕێژەی نۆرماڵی ناوچەکان ئێمە گەر هەر باسی ناوچەی گەرمیان بکەین ئەم ناوچەیە وەکو ئاماژەم پێیکرد ئەکەوێتە ناوچەیەکی گەرم و نیمچە گەرمەوە ساڵانە پێویستمان بە 250 میلیم دابارین هەیە بەداخەوە ئەم ساڵ تەنها لە کەلارە 170 میلیم بارانباریوە و لە کفریا 114 میلیم بارانباریوە واتە ئێمە لە ئەم ساڵە تەنانەت نەگەشتونەتە نیمەی ئەو ڕێژەیە کە پێویستمان پێێتی لە ناوچەی گەرمیانە وا خۆتان ئەبینین کاریگەریەکانی چەند مەترسیدارە وان ئەم ناوچەیە لەبەر ئەوەی ناوچەیەکی وشک و نیمچە وشکە واتە مەترسی بە بیابانبوونی لەسرە و دووبارەبوونەوەی ئەم دیاردەیە لە ساڵانی داهاتوودا تەکید لەوە ئەکاتەوە کە ئەم ناوچەیە بە شێوەیەکی گشتی تووشی بە بیابانبوونەتی باشە دکتۆرە توانین بڵێن تەنها ئەمە بەس بۆ گەرمیانیان بۆ ناوچەکانی تری باشووری کوردستانیشە نابەتەکید ئەم کاریگەریە لەسەر ناوچەکانی تری کوردستانیش هەیە بە تایبەتی ئەگەر باسی بە بیابانبوون بکەین بە بیابانبوون دیاردەیەکی خشۆکە واتە لە شوێنێکەوە گوازێتەوە بۆ شوێنێکی تر بۆیە ئێمە بۆچی زۆر تەرکیزمان لەسەر ناوچەی گەرمیان کردووە لەبەرەوەی ناوچەی گەرمیان سەرەتای دروستبوونی کێشەکانە ئەگەر ئێمە ڕێگری لەم کێشەیە نەکەین ئەوە ڕەنگە لە 10 ساڵی داهاتوودا بگەیتە هەولێر و بگاتە سلێمانی واتە توانین بڵێن گەرمیان دەواازەیەکە بۆ ناوچەکانی تری بێگومان دەواازەیەکە ئەگەر چارەسەر نەکری ئەگاتە ناوچەکانی باشە وشکە ساڵی چ کاریگەریەک لەسەر ڕەگەزە ژینگەکان دروست ئەکا لەسەر ئاو هەوا خاک و لەسەر کۆی ئەو سیستەمەی کە لە ناو ژینگە هەیە بەڵێ لە ڕاستیدا وشکە ساڵی کاریگەری لەسەر کۆی سیستمی ژینگە هەیە چونکە کاریگەری لەسەر بوونی سەوزایی هەیە ڕێژەی سەوزایی کاریگەری زۆر خراپ دروستەکە لە ڕێژەی سەوزایی لە ناوچەکانە هەروە کاریگەری لە ئاژەڵەکەوەکان دروستەکە بەهۆی نەبوونی ئاوی پێویست هەروە کاریگەری لە ئاوی ژێر زەوی دروستەکە چونکە ئاوی ژێر زەوی پێویستی بە ئاوی دابارینە ساڵانە ئەو ئاوە بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەچێتە ژێر زەویەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئاسی ئاوەکە بەرز بێتەوە بەڵام ئەگەر ڕێژەی دابارین دابەزی ئاسی ئاوی ژێر زەوی هەروەها ئاسی ئاوی سەر زەوی دابەزێ بۆیە ئەتوانین بڵێن وشکە ساڵی نەک تەنها کاریگەری لەسەر کشت و کاڵ هەیە تەنانەت کاریگەری لەسەر کۆی سیستمی ژینگەی ئەو ناوچەیە هەیە واتە ینی کاریگەری لەسەر ئاژەڵەکان و لەسەر زیندەوەرەکان و لەسەر مرۆڤەکانیش بە کۆی گشتی دروست ئەکات بەتەکید ئەگەر باسی بە شێوەیەکی فراوانتر باسی بکەین بەتەکید وشکە ساڵی مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر ئاسایشی خۆراک هەروەها مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر ئاسایشی ئاو لە وڵاتێکی چکە بەشێک لە ئاژەڵەکانیش لە با بڵێن دەشتەکانە هەن بە تایبەتیش لە گەرمیان لێرە ینی ئاژەڵی کێوی لە جۆری ئاسکەیە یان بزنی کێوی با بڵێن ئەو جۆرە ئاژەڵانش بە هەمان شێوە ئەوانیش با بڵێن بێ ئاوە بن و هەروەها ئەوانەی کە خەریکی ئاژەڵدارین یان بەخێوکردنی ئاژەڵن ئەوانیش ڕوبەڕووی بێگومان هەردوو جۆرەکە تووشی مەترسیە بن لەبەر ئەوەی ئاوی پێویست نییە دابارێنی پێویست نەبووە
بۆی وەکو پێویست ئاویان ناگاپێ و ئەمە کاریگەری لەسەر ژمارەیان دروستەکە کاریگەری لەسەر کۆی سیستەمی ژینگە ئەم ناوچێت. باشە دکتۆر زۆر جارێ کەوترێ بۆ نمونە مەسەلەن ئەتوانرێت لە کاتی بێبارانیان لە کاتی وشکە ساڵیە ئێمە سوود لە ئاوی یەدەک وەربگرین بەتایبەت مەبەست لێی ئاوی ژێر زەویە ئایا لە گەرمیانە ئەتوانرێت سوود لە ئاوی یەدەک ببینرێت؟ بەداخەوە ئەو وەزعی کە ئێساکەیەوە ئەیبینن لە هەموو شوێنێکا بیر لێ دراوە بە شێوەیەکی نایاسایی. ئەمەش لە کاتێکا لێدراوە لەو کاتا لێدراوە کە لە پێشتر کە ئاو بووە بەڵام ئێستاکە ئاو نییە مەترسیەکان زۆر گەورەترن یعنی ئێمە ئەبواە لە هەرێمی کوردستانە ڕێگریمان بکردایە لە لێدانی بیر چونکە ئێمە ئاوی پێویستمان هەیە تا ئیساکە بەڵام ئێمە کێشەمان چییە؟ کێشەمان بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە کە بە شێوەیەکی نازانستی ئەکرێت. چی مححولیەتێکی تیادا هەیە بۆ نمونە ئێمە ئاوی سەر زەویمان هەبێ لە هەمان کادا بیر لێ بدەین لە ڕووی زانستیەوە ئەگەر ئاوی ژێر زەویت هەبێ نابێ ئاوی ژێر زەوی بەکاربێنی چونکە ئەمە مڵکینەوەی داهاتووە بەداخەوە ئەو شتانە لای ئێمە نییە بەداخەوە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کون بووە ئەمەە بیری لێ دراوە ئەمە کاریگەری لەسەر داهاتووی ئاو هەیە لە ناوچەکەیە و بووەتە هۆی ئەوەی کە ئاستی ئاوی ژێر زەوی بە تایبەتی لەم ناوچەیەدا بەزیە و من ئاگام لەوە هەیە بۆ نمونە لە لادیەکانی دەور و پشتی گەرمیانە معاناتی ئەویان هەیە کە ئاوی بیرەکانیان دابەزیوە و ئیساکە هاین لە وەرزی کۆکردنەوەی ئاوە بۆ نمونە ئێمە هاین لە مانگی چوارە ئایا ئێستاکە ئەو معاناتیانە هەیە ئەبێ مانگی حوت و مانگی هەوت چی بکەن ڕاستە کێشەیەکی زۆر لێدان با بڵێن لە چەند مەترا تقریبان لە پێشترا بە چەند مەترە گەیشتە ئاو بە پێی ئەو زانارانی کە ئێوە هەتان بێت ئێستا لە چەند مەتر پێشتر 50 تا 6 متر ئەمە کە باسی هەشتاکانەکەم 50 تا 6 متر ئاو دەرەکەوت بەڵام ئێستاکە بەداخەوە باسەوە کرێ ئەبێت 300 متر زیاتر لێ بدەی بۆی ئاو دەر یعنی ئەتوانین بڵێن لەو ساڵانەی کە ئێمە پێویستیمان بە ئاو نەبوو بیرمان لێداوە ئاوی ژێر زەویان ئاوی یەدەکمان هێنایە سەر زەوی و لە ئەمڕۆ کە ئێمە لەسەر زەوی پێویستیمان بە ئاو هەیە ناتوانین تەنانەت سوود لە ئاوی ژێر زەویش ببینین زۆر ڕاستە ئاومان نییە زۆر ڕاستە بەداخەوە یەکێکە لە کێشە و گرفتەکانیە. بە دیاریکراوی لە مۆرزە و لە ساڵانی ڕابردوودا لەم چەمەی کە ئێمە لێی وەستاوین چەمی ئیبراهیم خان بەپانی 75 متر ئاو هەبووە بەڵام لەم ساڵدا تەنها چەند گۆمە ئاوێک لەم چەمە ئەبینرێت ئەمەش هۆکارەکەی بۆ وشکە ساڵی و کەمی ڕێژەی بارانباری نەگەڕێتەوە تایبەت بەم پرسە لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەین. دکتۆر گیان لە ساڵانی ڕابردوو یان بە دیاریکراوی توانین بڵین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بەردەوام زەنگی کەمبوونەوەی ئاوت بۆ لێداوین ئایا تا چەند یعنی حکوومەت و هاوڵاتیان و ڕێکخراوەکان ئەم زەنگیان بەگوێ گەیشتووە و تا چەند توانیوانە کار لەسەر ئەم زەنگە بکەن؟ بەداخەوە لە ماوەی ڕابردووە چەندین جار باس ئەو کێشە و گرفتانمانە کردووە و تەنانەت کتێبمانش لەسەری نووسیوە بەداخەوە نە حکوومەت و نە ڕێکخراوەکان بە شێوەیەکی باش نهاتونەتە پێشەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە و ئەو گرفتە گەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی کە یەکەمیان گۆڕانکاریەکانی کەشوهەوایە و دووهەمیان پرۆژە ئاوەکانە کە لەسەر وڵات لەسەر سەرچاوە ئاوەکانمان دروست کراوە لە وڵاتانی دراوسێ وەکو ئێران و تورکیا و کاریگەری زۆر خراپی لەسەر وەزعی ئاو بە تایبەتی لە هەرێمی کوردستان دروست کردووە و ئەمە گرفتی زۆر گەورەی ئەبێ لە داهاتوودا بەداخەوە تا ئێساکە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات. گرفتەکەش دەتوانین ئێستا بڵێن بە چاوی خۆمانەی بینیتەوە کە چەمێکی لەم شێوەی کە هەیە ینی چەمێکی وەرزیەوە بە دیاریکراویش ئەوەی کە لە خەڵکی ناوچەکە وەرمانگرتووە لێرە پێشتر ئاو هەبوو بەڵام ئێستا هیچ ئاوێک نەماوە. ئەگەر بڵێن ئەو دوو بەنداوەی کە هەمانە بەنداوی دوکان و بەنداوی دەربەنیخان بە دیاریکراوی ئاستی ئاو لەناو ئەو دوو بەنداوات چەندێک دابەزیوە؟ بەڵێ بەداخەوە ئاستی ئاو لە بەنداوی دەربەنیخان نزیکەی 18 متر دابەزیوە و ئەمە کاریگەری زۆر خراپی دروست کردووە بە تایبەتی لە ئێستا و لە داهاتووە کە کەوینە مانگی حوت وەشتەوە کاتە زۆر پێویستمان بە ئاوە بێ و ئەگەر باسی ئاستی ئاوەکە بکەین بەڕاستی نزیکەی 1 ملیار و 200 متر سێجایە ئیساکە لە کاتێکدا خۆی بەنداوی دەربەنیخان توانای گلدانەوەی نزیکەی 3 ملیار و نیم متر سێجار ئاوی هەیە و بڕێک لەو ملیار و 200 خەزنی مردووە واتە هیچ سوودێکی لێ نابیندرێ واتە ئەتوانین بڵێن ئێمە تەنها 1 ملیار ئاومان بەدەستەوە ماوە کە ئەبێ بەشی گەرمیان بکات و هەروەها بەشی ناوچەکانی ناوڕاستی عێراق بکات بەنسبەت بەنداوی دوکانەوە نزیکەی
ئەوەی من ئاگام لێتی نزیکەی 15 متر دابەزی و ئەمەش کاریگەری زۆر خراپی دەبێت بە تایبەتی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان هەروەها لەسەر ناوچەکانی تری عێراق بە تایبەتی ناوچەی حەویجە کە پشتی 100% بەستووە بە ئاوی دووکانەوە بەداخەوە تا ئێستاکە هیچ چارەسەرێک بۆ ئەم وەزعە نەدۆزراتەوە کە ئەبوایە حکوومەتی هەرێم پێشتر هەوڵی بدایە ئەم کێشەیە چارەسەر بکات و هەروەها ئەبوایە لەگەڵ حکوومەتی عێراقیە هەماهەنگیەک بکرایە بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشانە بکرایە بە تایبەتی ئێمە مافی خۆمان هەیە لە ڕووبارە نێودەوڵەتیەکانە کە پێی ئەڵێن مافی مێژووی بەداخەوە ئەو مافەمان لەدەست چووە و ڕووبارەکانمانیش کە پێی ئەڵێن ڕووباری نێودەوڵەتی ئەو وشەی نێودەوڵەتیانە لەدەست چوو لەبەرەوەی نزیکەی 70% لەو ئاوەی کە هەمانە لە وڵاتی ئێرانەوە تێت تەنها 30% ئەمێنێتەوە کە لە ناوخۆی وڵاتەوە دابی نەکرێ ئەبێ خۆمان لە داهاتوودا بگونجێنین لەگەڵ ئەو 30%ی کە هەمانە بەداخەوە ئەمیش پێویستی بە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە بە شێوەیەکی زانستی کە لە ئێستادا ئێمە هیچ شتێکمان نییە بە ناوی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو و ئەبێ هەوڵ بدەین چارەسەری ئەم کێشە بدۆزینەوە بە تایبەتی جگە لە ڕووی خۆگونجاندن لەگەڵ ئەو سەرچاوانە ئەبێ ئێمە کشتتوکاڵمان بە شێوەیەکی زانستیە بێت و هەروەها بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو بە تایبەتی لە کشتتوکاڵکردنا لە ئاو دێریکردنا ئەبێ بە شێوەیەکی مۆدرن و شێوەیەکی نییە بێ. دکتۆرگیان ینی ئاماژەت بەوە کردکە ئێمە لەلایەن وڵاتانی داگیرکەری تورکیا و ئێران بەنداو لەسەر سەرچاو ئاوەکانی ئێمە دروستکراوە نەک تەنها بەنداویش بەڵکم تونێلی ئاویش دروستکراوە کە جارێک ترە ماوە گوازێتەوە بۆ بەشی پشتەوەی بەنداوەکە و هاوکات لە ناوخۆی خۆشمانە ئێمە بەڕێوەبردنێکی تەواوەتیمان بۆ سەرچاو ئاوەکان نییە ینی لە کاتێک شاکە ئێمە لە ئەم ساڵە بە تایبەت ینی با بڵین باشووری کوردستان بە وشکە ساڵیا تێپەڕێەوە ڕێژەیەکی پێویست باران نەباریوە ڕێگە چارەسەرەکان چییە بۆ دەربازبوون لەم دۆخەی کە ئەمڕۆ باشووری کوردستانی تێکەوتووە؟ بەڵێ بەنسبەت ئەم دۆخەوە ئێمە ئەتوانین تێپەڕێنین ئەوش لە ڕێی خۆگونجاندن لەگەڵ ئەو سەرچاو ئاویانەی کە هەیمانە بەڵام بە شێوەیەک ئەبێ بە شێوەیەکی زانستی بەڕێوە ببین واتە ئەو ئاوەی کە هەمانە کە لە ناوخۆی وڵاتە دابی نەکرێ ئەبێ بە شێوەیەکی زانستی بەڕێوە بین ئەبێ بەشی هەموو شتەکان بکات یعنی بۆ نمونە ئەبێ ئەمە بە شێوەیەکی زانستی بەڕێوە بین بۆ نمونە لە ڕووی کشتتوکاڵێەوە ئەبێ کشتتوکاڵی گونجاو بکەین لەم ناوچەیە هەروەها ڕێگە ئاو دیێرە نیوەکان بەکاربێنین وەکو دڵۆپاندن و پرژاندن لەبەرەوەی ئەمە دۆستی ژینگەشە دۆستی ژینگەشە و ڕێگەی بەفیڕۆدانی ئاو کەمتر ئەکاتەوە هەروەها دانانی پێوەەر بە تایبەتی لەسەر بیرەکان خۆتان نەزانن لە ڕووی کشتتوکاڵەوە 70% لە ئاو بەفیڕۆچێ ئێمە بێ ئەو بیرانەی کە دروست کراون بە شێوەیەکی یاسایی ئەبێ پێوەریان لەسەردا بنین ئەبێ متابعە بکرێن لایەن حکوومەت و ئەو بیرانەیش کە بە شێوەیەکی نایاسایی لێدراون ئەبێ پڕ بکرێنەوە چونکە بەڕاستی مەترسیەکی زۆر گەورە هەیە لەسەر ئاوی ژێرزەوی ئەگەر لە ئێستادا ئێمە نتوانین چارەسەری بکەین ئەو لە داهاتوودا بە هیچ شێوەیەک ناتوانین چارەسەری بکەین. دکتۆر زۆر جار شتێکەیە کە وترێت ئەمە تا چەند لە ڕووی زانستیوە تەواوەکەویش ئەوەیە بۆ ئێمە ڕێژەی دابارین زیادکەین بۆی ڕێگە لە بێبان بوون بگرین پێویست سەکات کە ئێمە نەمان بڕوێنین بۆ پارێزگاری لە ڕوبەرە سەوزایەکان بکەین لە ڕووی زانستیوە تا چەند ئەمە ڕێگە چارەیەکی گونجاوە. بەڵێ تا ڕادەیەکی زۆر گونجاوە لەبەر ئەوەی فراوانکردنی ڕووپۆشی ڕووەکی هۆکارێکە بۆ کەمبوونەوەی بە هەڵمبوون بە تایبەتی بە هەڵمبوون بە شێوەیەکی سلبی ئەمەش واکات کە ڕێژەی دابارین زیاد بکات لە ناوچەیەکی دیاریکراوە و پێویستە بە تایبەتی لەو ساڵانەی کە وشکە ساڵی دروستە بێ بە تایبەتی لە ئەمساڵدا هەوڵ بدەین ڕێژەی سەوزایی لە ناوچەکانە بە تایبەتی لە دەرەوەی شارەکانە زیاد بکەین بۆ ئەوەی بەلانی کەم بتوانین پلەکانی گەرمی لەو ناوچەیە بە ڕێژەیەکی بەرچاو دابەزێنین و هەروەها ئەو ڕێژە سەوزایشی کەمانە بتوانین پارێزگاری لێ بەتەکید. لە پشتمەوە زەوی کشتتوکاڵی هەیە کە بەهۆی ئاودانەوە تەواوی بەرهەمەکەی پێگەیشتووە وە سەوزە و لێرەش زەویەکی کشتتوکاڵی هەیە بەهۆی ئەوەی کە ڕێژەی بارانبارانی پێویست نەباریوە تەواوی زەویەکە وشک بووە و ئەو جوتیارەی کە خاوەنی ئەم زەوەیە هیچ بەرهەمێک کۆ ناکاتەوە بەڵام جوتیارەکەی پشتی منەوە ئەم ساڵ بەرهەمی ئەبێت بۆ لێکەوتەکانی وشکە ساڵی ئەڕۆمە لای میوانەکەم و گفتوگۆ لەگەڵ میوانەکەم کاگەنۆر ئەندازیاری کشتتوکاڵی ئەەکەم. کاگەنۆر ڕۆژت باش. کاگەنۆر ئەگەر پێم بڵێ وشکە ساڵی واروەها نەبوونی دابارینی پێویست چ کاریگەریەکی لەسەر زەویە کشتتوکاڵەکان و هەروەها بە کۆی گشتی لەسەر سیستەمی ژینگەی ئەم ناوچەیە دروست کردووە؟ لە ڕاستیدا ئەم ساڵ وشکە ساڵیە
بەپێی ئەو داتە بارانەی کە دابەزیوە بە چاوی خۆمان شەبینین نمونە تەماشاکە ئەو خاکەی کە بینین ئەمڕۆ ئەمە زەویەکی دەیمەکاڵە لە گەرمیان 1,322,000 دۆنەم زەوی دەیمەکاڵەیە ئەم ساڵ زۆربەی زەویەکان گەرمیان دەیمەکاڵە لەبەرەوە 6 تا 7 زەویەکانی زەوی کشتتوکاڵی گەرمیان بەرهەمی نییە ئەویش بۆ ئەوەی ڕێژەی باران کەم داباریە بۆ نمونە لە کفری هەتا ئێستا 114 ملیم باران باریوە ساڵ پار 298.2 بووە فەرقەکەی 175.5 بووە لە کەلار هەندێک کەمترە لە مەدان هەندێک کەمترە بەڵام بە کۆی گشتی ئەو ڕێژەی کە بۆ زەویەکی کشتتوکاڵی ئەو ساڵە بێتە بەرهەم 250 ملیم بارانی گەرەکە تا ئێستا ئەو ڕێژە نەباریوە ئەمە داتایەکی مەترسیدارە و جیاوازەیەکی گەورەیە ئەمە چ کاریگەریەک لەسەر کۆی سیستەمە ژینگەکەمان دروست دەکات ئاوەدانی ئاو لە هەر کوێ بێت باران ئەو ساڵە ببارێت ئەو شوێنە ئاوەدانە بێت ئەوەی کە ناوی وشکە ساڵی نردووە ناوە کەسێکی زۆر عاقڵ بووە وشکە ساڵێکە سەرچاوە ئەساسەکەی ئاوە ئاو نەبێ کشتتوکاڵ نابێ ئاو نەبێ ئاژەڵدارەکان هاواریان تێ بۆچی چکە پاوانی پێویست نییە مەڕعی پێویست نییە ئەو ئاژەڵا بۆ خۆی بچێ بخۆی بلەوە ڕێت ئەوانە تا ئێستا جوتیارەکانی سنووری گەرمیان کاوجۆی ئەدەنە ئاژەڵدارەکان لەبەر ئەوە ئێستا دەستیان کرۆ بە کۆچکردن وەکو ساڵانی پێشوو بەرەو شوێنە کوێستانەکان و مەنتیقەی سەنگا و سەروتر باشە ڕێگە چارەسەرەکان چین بۆ دەربازبوون لەم وشکە ساڵیە وڵا ڕێگە چارە زۆرە ئەگەر بێت و حکوومەت یەکەم بە عقڵێکی ژیرەوە بە ئیرادەوە بۆ بودجەیەکیش تەرخانکە ئەمە هەمووی خۆی کۆکات و لە چی لەوەیە کە لەگەڵ پسپۆرانە دانشێ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵە پلانێکی گشتگیر دانن ئەو پلانێکی وا جوان بێت یەکەم جا پلانێکی مەودا بیچێک بۆ ئەوی چی بکرێ بۆ ئەم ساڵ وە ساڵانی تر چی بکرێ بۆ ئەوەی گەرمیان لەمە دەرباز بکەین بۆ نمونە ئەم ساڵ ئەوە شتی هەنووکەی ماگەرەکە گەنم بدرێتە بنەتۆ بدرێتە ئەوانی بۆی ساڵەتر بتوان تەژیعانکەی تا بتوانن جارە دەستکەنە جوتیار کشتتوکاڵکردن جۆ بدرێیان بە جۆری ئالیکێتر بدرێتە کێ بدرێتە ئاژەڵدارەکان بۆ ئەوەی ئاژەڵەکانە نەفرۆشن و کۆچ نەکەن لە ماتیقەکان خۆیان و هەروەها ئەمە بێتە دامێکی زۆر باش بۆی خەڵکەکە لە شوێن خۆیان بمێنێتەوە خاڵێکی تر ڕێگا چارەکان چییە بۆ نمونە ئێمە یەک بەنداوێکی باوەشە سوارمانەیە یەک ڕێگا ئاودێری لێ دروست کراوە 1000 دۆنم بەراوی تیا دروست بووە لە دیوی ڕۆژ ئاوای کفری 100 جوتیار سوودی لێ بینیوە بەڵام ئەگەر بێت لە دیوەکەی تریش ئەم منتیقەی تو ئەبینی وا نابینیت ئەو کاتەی بێتە بەراو و هەزاران دۆنم ئەتوانی دەیمی بێتە بەراو و دەیان پرۆژی کشتتوکاڵی نمونێتردا بۆ باسەکەم بەنداوی ئاوسپیمانەیە تەواو بووە من ڕۆژی نەورۆز لەوێ بووم 22 ملیۆن متر سێجا ئاو کۆ دەکاتەوە گلدانەوەی هەیە ئێستا یعنی ئاوەکەی کافیە بۆ چکە احتیمادی لەسەر ئاوەکانی گەرمیانی ئاوی منتیقەکانی ترە سەنگا و ئەولاتر ئێستا ئاوەکەی ئامادەیە حکوومەت بۆچی دروست کردووە من تێ ناگەیم ئامانج هەیە ئامانجەکان بۆ پرۆژەی ئاودێری و دەیان پرۆژەی گەشت و گوزاری و دەیان پرۆژەی کشتتوکاڵی لێ دروست بکرێ ئەمە بەنداوی ئاوسپی کاگەنۆر تۆ باسی بەنداوت کریانی بەڵام لە هەمان کات ئاماژەت بۆ وەرکرد کە بەنداوەکانی ژنیان توانی و ئامانجی خۆیان بپێکن لە کاتێکا کە ینی تۆ تەنابەست دروهەبوونی ئەم بەنداوانە بە چارەسەرە بینیتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی بەنداو کە دروستەکرێ ئامانجی هەیە ئامانجەکەی دڵدانەوەی ئاو نییە تەنها تەماشایکەیت بڵێ وڵا ئەم ساڵ ئەو بەنداوی باوشە 6 ملیۆن متر سێجە ئاویتەیە و بەنداوی ئاوسپی 22 متر کاکە بەنداو بۆ ئامانجە ئامانج بۆی ئەو منتیقەیە بژێنێتەوە ئەو ئاوە بەزایع نەڕوە ئامانجەکەی ئەوەی ئەو منتیقە دەیان پرۆژەی کشتتوکاڵی لەسەر بکرێت پرۆژەی گەشت و گوزاری دەست بکرێ ئەگەر بکرێ ژینگەکەشی پاک و خاوێنە بێ بۆ نمونە لە ساڵی 79 پرۆژەیەکێ لە ئاوی سیروانەوە تێ بۆ ئەم ناوچەیە لە گوندی قەرەبڵاغەوە تا گومار هاتووە بگاتە گوندی دوانزەی مامە کەمە لە ناو دوانزەی مامەدا وەستاوین ئێستا لەگەڵ تا سەرچەم 29 کیلۆمەترە 30,000 دۆنم ئەکاتە بەراو لە ساڵ 79 تا ئێستا نەکراوە و هەروەها پرۆژەی ئاودێری ترمانەیە لە دوو زۆتیە بۆ کفری حتا گوندی نێزک باوە مەحموو ئەتێت ئەمە پرۆژەیەکی ئاودێریە یعنی کفری لە باشوورۆ وە لە بڵێن لە ڕۆژهەڵاتۆ
لە باکووری کفریشەوە سنوورەکە بە تەواوەتی وە کفری واتە زۆربەی مەساحەی زەوی گەرمیان ئەگرێتە خۆی. ئێستا بچوو بۆ منتیقەی زەنگاوات ئەو وشکە ساڵیە نییەوا لێرە هەیە. بۆچی؟ لەبەرەوەی ئەوان پرۆژەی ئاودێریانەیە و ئەو شوێنانەی کە دەیمەکاڵە معاناتیانێ نەپس معاناتەکان. کاگەنوەر هاوکات بەڕێزت جگەلەوەی کەندازیاری کشت و کاڵید و سەرۆکی ڕێکخراوی ژینگەپارێزی لە کفریش هاوکات سەرۆکی بۆردی ڕێکخراوە ژینگەکانی گەرمیانیشی ئێوەکو ڕێکخراوە ژینگەکان چیتان کردووە بۆ گەیاندنی ئەم خەمە بە وەزارەتە پەیوەندیدارەکان و ئەگەر گەیاندوتانە وەڵامی ئەوان چی بۆ ئێوە؟ ئێمە طبعاً لە کەناڵەکان ئەوە کەناڵی بەڕێستان و کەناڵەکان تریشە چەند جارە قسەمان کردووە و باسمان کردووە و ڕژانوباندووە لە مەوقع ئەتەرنێتەکانی ئەتەرنێتی خۆمان شو باسمان کردووە. بۆ نمونە ڕۆژی 12 مانگ ئێمە لە لای سەرۆکی دەستەی ژینگە و پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان بووین مامۆستا عەبدوڕەحمان سەدیق. هەموو شتەکانمان بۆی باس کردووە و هەموو مەترسیەکانمان بۆی باس کردووە، باسی وشکە ساڵیمان کردووە تا باسی ئەوەش کردووە مامۆستاییان گەرمیان فرمێسکی وشکە ساڵی ئەڕێژێ و ئاو نەبێ ئاوەدا هیچ نابێ نە ژینگە ئەبێ و نە گەشت و گوزارە بێ و نە کوشت و کاڵشە بێ فەرمەوە بەرچاوتانەوە. ئێمە ئێستا لە خەمی ئەوان کە ئەو کەسەی کە لێرەیە جوتیارەکە لە شوێنەکە خۆی هەڵکەندێ و هەروەها زەویەکەمان بەرەو بیابان بڕۆ و هەروەها ئەو ئاژەڵە کێویانە کە لە سنوورەکە هەیە بە تایبەتی ئاسکە زۆر هەیە لە ناوچەوە دەیان ئاژەڵی تر هەیە. ئەمانە ئەگەر ئاو نەبێ ژیان نابێ ئەبێ بەدوای وەڵامی ئەوان چی بووەوە؟ وەڵا هەتا ئێستا هیچ وەڵامێکمان بەدەست نەگەشتووە. چەند ڕۆژی وشکە ساڵی تێپەڕن لە گەرمیانە؟ وەڵایی ئەوەی کە ببینین ئەوەی ئێستا لە وشکە ساڵیەیە ساڵی پار و ساڵی پێرار ئەم وەختە 600 ملیم زیاتر باران باری بوو ساڵی پێرار ئەم کاتە خەڵکی دوروێنەی جۆ بوو. چەند ڕۆژێکی تر دوای 15-20 ڕۆژتر خەڵکی دەستیە کرد بە دوروێنەی گەنم. وەڵا ئەوە تا ئێستا هەموو جوتیارەکە لەگەڵ یا قسەکەی ئللا ئەگەر کەسێ بیرێکی لێدابێ بە یاسایی سیستەمی ئاودێری وەکو ئەمەی دانابێ یان لە ڕێگایەکی کەناڵێکی ئاودێریەوە زەویەکەی بۆتە بەراو سوود لە کشت و کاڵ ببینێ. ئەنا ئەوەی تر کە وەکو باسم بۆ کرد ملیۆنێک و 322 ملیۆن ئەو دووەنەم زەوی دەیمی کاڵ هەیە هەمووی بەرهەمی نییە. بەرهەمی گەرمیان ئەم ساڵ 160 تا 170 نییە. بۆچی؟ بەهۆی سەرەکی وشکە ساڵێکەوە و هەروەها ئێستا بڕۆ پرسیارکە لەو جوتیارە کە ئەو سیستەمە ئاودێری شێداناوە دەستخۆشی لە یەکەم کە لە خەمی خاک و بەرهەمی کشتتوکاڵی و ئابووری وڵاتەکەیەتی. بەڵام بڕۆ پێ بڵێ کاریگەری وشکە ساڵی لەسەر ئەڵێ بەڵێ ئاوی باران و ئاوی ئەم بیرە کە سەرچاوەکەی ئاوی ژێرزەویە شتێکی جیاوازە. ئەوە بەرهەمدارترە خەلەکانمان باشترە بێ و بەرهەمەکەی زۆرتر و بە پیترشە بوو. ڕێکخراوەکان و پسپۆڕانی بواری ژینگە گەرمیان بە دەواازەی وشکە ساڵی بۆ باشووری کوردستان دەبینن و ئاماژە بەوە دەکەن کە گەرمیان فرمێسکی وشکە ساڵی دەڕێژێت. بەڵام تا ئەمڕۆ حکومەت وەک دەسەڵاتێکی قۆڕەخکار لە باشووری کوردستان وشکە ساڵی ڕانەگەیاندووە و هیچ پلان و پرۆژەیەکی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە و ئەم قەیرانە نییە. تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.